ئێمە کۆمەڵی سیمیناراتمان ئەنجام داوە ئافرەتمان هۆشیار کردێتەوە بە مافەکانی دیارە کاتێک کە مافت داوای ماف ئەەکەی ئەبێ واجبێکیشی لەسەر شار بێ خۆی گەورەش کاتێک کە نێر و می دروست کردووە هەردووکیانی بۆ تەکمیلەی یەک دروست کردووە بۆ ئەوەی بە هەردووکیانەوە ژیان جوانە بەڵام ئەمڕۆ بەداخەوە لێرە و لەوێ ئەبیستی کە بە ناوی ئاینەوە یا بە ناوی هەن عورفێکی کۆمەڵایەتیەوە ناحەقیەک ناڕەوایەکی زۆر دەستدرێژێکی زۆر ئەکرێتە سەر ژنان و ئافرەتان سەرەتا بەداخەوە وەها بوو تەنها بڵێن وشیاریەکە تەنها بۆ ئافرەتان بوو ئافرەتان ئەبێ وەها مافەکانیان داوا بکەن وەها داوای مافی خۆیان بکەن کۆمەڵی هوشیاری سەرەتایی ئەدرا بەڵام ئێستا وەهانیە شتەکە بۆتە هاوبەشی هەم پیاویش هوشیار ئەکرێتەوە چونکە کۆمەڵگە لە چی پێکاتوە لە دوو تاک پێکاتوە پیا و ژن ئەگەر پیا وشیار بێ ئافرەتیش وشیار بێ ئەو کانت کۆمەڵگەیەکی وشیارمانە بێت بەس ئەگەر لایەنێکیان وشیار بێ و ئەوی تریان وشیار نەبێ دیارە کۆمەڵگەکەمان یعنی لە بوارەکەی لارە سنگ ئەبێ لەبەر ئەوە گرنگە زۆر گرنگە پیاوانیش وەکو ژنان و هەوشیار بکرێنەوە پیاو مافی هەیە بەسەر ژن ژنیش مافی هەیە بەسەر پیاو هەردووکیان ئاشنا بکرێن بە مافەکانی یەکتر و بتوانن پەیڕەوی مافەکانی یەکتری بکەن ڕۆژ بە ڕۆژ ژمارەی توندوتیژی و توندوتیژیش لە ناو کۆمەڵگەیە بەرامبەر مێر بێ بەرامبەر بە مێ بەرەو کەمی ڕای زۆر جار ئەچیتە ناو سیمینارەکان تەنها کۆمەڵێکی نخبە لە سیمینارەکانە ئەبینی هیوادارم لە داهاتووە ناڵێم نەکراوە کراوە بەڵام وەکو پێویست نییە هیوادارم لە داهاتووە ئەم سیمیناراتانە ئەم هوشیاریانەی کە ئەکرێ تەنها بۆ کەسانی نخبە نەبێ بەڵکو بچینە ناو هەموو چین و توێژی کۆمەڵگایەک بچینە هەموو شار و گوند و گەڕەکێک یەک شتی زۆر گرنگ هەیە من حەز ئەەکەم باسی بکەم ئەویش ئەوەیە ژن ئەگەر ژن هۆشیار بێواتە کۆمەڵگە هۆشیارە چونکە دایک قوتابخانەیە بۆ پەروەردە و بۆ پەروەردەی مناڵەکانی بۆ پەروەردەی خێزانەکە ئەگەر دایک وشیار بوو ئەو کاتە یعنی هەموو کۆمەڵگە وشیارە بەڵام ئەگەر دایک ناوشیار بوو ئەو کاتە کۆمەڵگەیەکی ناوشیار و ناتەندروست بەرهەم ئەهێنێت و دنیاش ئەبێ بە دنیایەکی فەوزەوی و دنیایەکیش ئەبێ بە دنیایەک کە ئەبەم ڕۆژێک کە هەندێ لە شوێنەکان پێگەیشتوین بەداخەوە ڕێکخراو تەنها ئیشی وشیارکردنەوە یاوەکو سنتەرێکە لە پردی پەیوەندیە لە بینی هاوڵاتی و لایەنە پەیوەندیدارەکان بوونی ئەم هەماهەنگیە لەگەڵ لیژنەکانی پەرلەمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی تونند و تیژی دژی ژنان لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمان لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ هەماهەنگی و بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە زۆر گرنگە و پێویستە ئەگەر لەمەوە پێشیش بە شێوەیەکی لاواز ئەو پەیوەندی هەبێ لەمە دووە بە شێوەیەکی ئەکتیفتر بچنە پێشەوە و ئەم پەیوەندی هەبێت تا بە هەموو لا بتوانین کۆمەڵگەیەکی هوشیار دوور لە تونند و تیژی بەرهەم بێنی ئەوەی کە پێویست بێ ئەوەی کە زەرور بێ کراوە بەڵام پێویستیشی بە بەردەوامی هەیە پێویستی بە نابێ پشوو بدەین نابێ یعنی بێئومێد بین ئەبێ بەردەوام لە هەوڵا بین بۆ ئەوەی بتوانین ئەم چینەی لە ئەم توێژەی کە لە توێژێکی زیینوە وەکو لە سەرەتای شەوتم ینی بەڕێستم وت ئەگەر دایک وشیار بێ کۆمەڵگە وشیارە بێ ئەگەر ئێمە بتوانین ئەم دایکە وشیارکەین ئەوە کۆمەڵگەشمان کۆمەڵگەیەکی تونند چکە گەر دایکەکە تونند و تیژ نەبێ مناڵی بێ تونند و تیژ ئەهێنێتە بەرهەم بەڵام ئەگەر دایکەکە خۆی لە ئەسڵا تونند و تیژ بوو لە چوارچێوەی خێزانێکی تونند و تیژە گەورە بوو بێ ئەو کاتە سەیرەکەین ئەویش مناڵەکانی هەم بە هەمان شێوە لەسەر ئەو تونند و تیژە پەروەردە ئەکا خستنە ڕووی ئەو دەرئەنجامانەی کە لێکۆڵینەوە پێی ئەکاوە ئەو سزانەی کە بۆ تاوانباران ئەدرێ لەبەرەوەی لە ئێستایا لە زیندانەکانی هەولێر سلێمانی کۆمەڵێک کەس دەستگیر کراون ژمارەیەکی زۆر لەوانە دەستگیر کراون کە بە کوژی ژنانن و دۆستیەکانیان تێوەگلاون لە تونند و تیژی لە هەڕەشەکردن لە ژنان و لە ڕێی سۆشیال میدیاوە بێ یاخود ڕاستەوخۆ بێ ئەوانە هەموو بە سزا گەێنراون و دەستگیر کراون ساڵانە ژمارێکی زۆر لەوانە دەستگیرەکرێ ئەرکی میدیاکارانە کە لە ڕێی میدیاشەوە بتوانن کە باس لەوە بکەن کە ئەم تاوانبارانە دەستگیرەکرێن و سزاش ئەدرێن ئەمە دوو ئامانجە پێکە یەکێک لەو ئامانجە کەمکردنەوەی تونند و تیژێبەوەی کە ئەو کەسانی کە دەست درێژی کارن نەزانن کە لە ڕووی یاساییەوە دەستگیرەکرێن و سزا ئەدرێن یەکێکی تریش لەوە ئەوەیە کە کۆمەلگا جۆرێک لە ئارامی بۆ ئەگەڕێتوانێت چونکە لە کۆمەلگای ئێمەیان نائارامێکی کۆمەڵایەتی هەیە یەکێک لەو نائارامیانە هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە مەسەلەی تونند و تیژیە کە دژ بە مناڵ و دژ بە ژنان ئەکرێ کەواتە میدیا ڕۆڵێکی سەرەکیی گێڕە لە گەڕاندنەوەی ئارامی کۆمەڵایەتی بەوەی کە هەواڵی ناڕاست دوورکەوێتەوە لە هەواڵی ناڕاست هەواڵی فەیک هەواڵی سەرنجڕاکێش کە بە شێوەیەک بێکە
کەیسەکانی ژنان ببێتە وەسیلەیەک بۆ سەرنجڕاکێشان و هەروەها یەکێک لە گرنگیەکانی تری میدیا خستنە ڕووی ڕاستیەکانە کە ئەرکی سەرەکی سەرنووسەر یاخود بەرپرسی سایت یاخود میدیاکە ڕۆڵێکی سەرەکی گێڕێلەوەی کە چۆنیەتی ئاراستەکردن و استراتیجی چیە بۆ ئەو بابەتانی کە تەرحەکرێن لە ساڵێکە یەکێک لەو ناوەندانەی کە ناباڵانسی جێندەری تیار بە جوانی هەستی پێکرێ مەسەلەی میدیایە هەم لە ڕووی تەرحی بابەتەکانەوە هەم لە ڕووی بوونی ژنانی میدیاکارەوە لە ڕووی تەرحی بابەتەکانەوە بەڵێ ڕاستە ئەوەی کە مەسەلەن ژنێک تاوانە کاکا یەکسەر ئەنووسنیان نووسن بە ڕەگەز عەرەبە یاخود ژنێک ئەوەی کرد یاخود کە باندێکی لەشفرۆشی دەستگیرەکرێ ڕەسمی ژنەکاندا ئەنرێ لە پشتەوە کۆمەڵێک ئاماژە هەیە بۆ ئەوەی کە لە میدیایە ژن کراوەتەوە جارێکی تر بە کاڵاو کەرەسە و جۆرێک لە ڕقەیە جۆرێک لە ڕق ئەهەژێنێ لە ناو کۆمەڵگایە ئەبینیت ئەو وێنانە کە دائەنرێن لەم دوایانە باندێکی لەش فرۆشی دەستگیر کرابوو بنکەی پۆلیسەکە لە پشتەوە ڕسمی ژنەکانی دانابوو تەنها ئەمە لە کاتێکە ئێمازین کە باندی لەش فرۆشی زۆرینیان پیاوان ئەیبەن بەڕێوە یاخود پیاوان دەستیان هەیەتیایە بەڵام پیاوەکان دەستگیر نەکراون ژنەکان دەستگیر کراون بە هەر هۆکارێک بێ لە کۆمنتەکان ئاوا خوێنیتەوە کە ڕقێکی زۆر بەرامبەر بە ژنان هەیە و تاوانبارکردنەوەی بە چەند قات لە ناوەندە میدیایەکانیشە ئەوە بەرچاو کەوتووە کەناڵەکان لە لای ئێمە ڕێخستنی کەناڵەکان و ئەو یاسایی هەمانە کە هێشتا لە ئاستی پێویستان نییە پێویستەکان لە یاساکەیە مەسلەی میدیای ئەلکترۆنی بە جوانی ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی کە چونکە خۆوان نەزای میدیای ئەلکترۆنی ئەچێتەوە ناو سۆشیال میدیا و بەکارهێنەری سۆشیال میدیای ئێمەش زۆرە کەواتە ئەم ئاراستەکردنە ئەگەر نەرێنی بێ ئەوە لە کۆمەڵگای ڕەنگەیەتەوە لە ڕووی ئەکادیمیەوە ئەوێت بەریەکی ئەکادیمی نوێ بکاتەوە بەبەر ڕاگەاندناوە هەروەها سندیکایەکێک لە مەتالیبەکانی هەمیشە میدیایەکی نیشتیمانی بووە چونکەوەی کە ئێستا هەیە کەناڵە حیزبیەکانە زیاتر میدیایەکی نیشتیمانیمان نییە کە تعبیر لە تاکی کوردی بکە وەکو گەشتووە تا یەک دەستە هەر حزبە تعبیر لە گروپێک ئەکا و هەر میدیایە تعبیر لە گروپێک ئەکا بەڕاستی ئەمەش یەکێکی تر لە کێشەکان هەروەها بنیادنانی توانە واتە توانە بنیادنانی ئەو ستافانە یاخود ئەو کەسانی کە لە ناو میدیاکانە لە ڕێگەی خولی نەوعی و خولی تایبەت بە ئەو کەسانی کە میدیاکارن بەردەوام خولی نەوعی و تایبەت ئەکرێتەوانێ و مامۆستایان بۆ ئەهێنرێ کە نوێترین زانیاریان پێشکەش بکە پێویستەکە ئەوەی کە بەڕێوبەری کەناڵەوە ئەو بۆردەی کە دامەزراوە بۆ بەڕێوەبردننی کەناڵەکە ئەوە ڕەچاو بکە کە ئەو کەناڵە کەناڵی ئەو میلەتەیەەوە بە پارەی ئەو میلەتەیە کەواتە بێ شتێک با بەو میلەتە کە سوودی لێوەربگرێ مەسلەی هۆشیاری و مەسلەی هەواڵی ڕاست و مەسلەی هەواڵی ئاراستە نەکرا و راپۆرتی ئاراستە نەکرا و ئەم مەسائلانن پەیوەندیداری ڕاستە و خۆن بە کەس و کەسایەتی و ویژدانی ئەو کەسەی کە بەڕێوبەری ئەو کەناڵەیە چونکە دوای چەند ساڵێک بۆمان دەرەکەوێت کە ئەگەر ئەو کەناڵە بەردەوام بێت لەسەر بڵاوکردنەوەی هەواڵی ئاراستەکراو یاخود فەیک ئەبینیت کە بینەر و خوێنەری نامێنێ گوێگری نامێنێ متەلقی نامێنێ خۆی لە خۆیان ئەتوێتەوانێ کەواتە ئەرکی میدیاکارەکانە کە فشار بکەن بۆ ئەوی کە کەناڵەکەیان ساڵانە استراتیژی نوێی چی ئەبێ و تا چەند گرنگی ئەیە بە مەسەلەی هۆشیاری بەتواناکردنی ئەو کەسانی کە لە بوارەکانی ڕاگەاندنا ئیشەکەن تا ئەوان بەتوانا بن جوانتر ئەتوانن ئەو بابەتانەی کە هەیە هەم تەرحی بکەن و هەم بیرۆکەی تازەیان هەبێت زۆر گرنگە کە ژنان و کچان بەشداری سەرەکیان هەبێت لە بۆردەواڵەکانی کەناڵەکانە لە بۆردی دانانی استراتیجی کەناڵەکانە چکار کەناڵک بۆردێکی هەیە ساڵانە استراتیجی خۆی نوێ ئەکاتەوە لەویا گرنگە حزوری ژنان هەبێت لە ژوورەکانی ئیدیتینە ژوورەکانی هەواڵ و راپۆرتە زۆر گرنگە ژنان حزوریان هەبێت